بەیانیتان باش من پەرچەم ڕۆژەفی ڕۆژتان پێشکەش دەکەم. سەرەتا تەوەری بەرنامەکەم ئەمڕۆ تایبەتە بێت بە ئالوودەبوون بە تەکنەلۆژیا. پەیوەندیەکانی ئێمە بەردەوام وەکو شەپۆلێک وایە ڕۆژێک خراپە و ڕۆژێک باشە. بۆ ئەمەش گفتوگۆ دەکەم لەگەڵ توێژەرێکی کۆمەڵایەتی کە لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت و هەروەها ئەندامێکی سەنتەری ڕێکخراوی گەشە کە کار دەکەن بۆ پرەودان بە توانەکانی ژنان لە شاری هەڵەبجە و ئەویش ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. سەرەتا دەچمە لای پامێرەکانمان بزانیم ئەمڕۆ کار و چالاکیەکان چی دەگوزارێت لە هەرێکێک لە شارەکان. هەوراست بەیانیت باش ئەگە پێمان بڵێ کار و چالاکیەکان ئەمڕۆ لە شاری سلێمانی چی دەبێت؟ پەرچەم سڵاوتان لەبێ و بەیانیتان باش، بەیانی بینەران و بیسەرانی شارپرێس باش. دیارە وەک ڕۆژانی ڕابردۆمە لە ڕۆژی کەشوهەوا دەست پێ بکەم دوای ئەوەی دوێنێ کەشوهەوا و پلەکانی گەرما دابەزینی بەخۆوە بینی ئەمڕۆ بە جەرەوجەرەکان بەراورد بە دوێنێ پلەکانی گەرما تا ڕادێک بەرزبوونەوە بەخۆوە دەبینی و هاوکات ئاسمان ساماڵ دەبێت. لەگەڵەوەدا بەرزترین پلەی گەرما لە نێوان 19 پلە بۆ 2 پلەی سیلیزی دەبێت بە تایبەت لە شەواندا پلەکانی گەرما دابەزین بەخۆوە دەبینێتەوە دیسانەوە. سەبارەت بە کار و چالاکیەکان پەرچەم کاتژمێر دا لە بەڕێوەبەرایەتی مین لە شاری سلێمانی لە ڕۆژی جیهانی میندا کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی دەبەستێت و تێیدا هۆشیاری سەبارەت بە مین و ئامار و داتای کاروباری دەستەی مین بڵاو دەکرێتەوە. ئەمڕۆ لیژنەیەک لە پەرلەمانی کوردستان سەردانی شاری سلێمانی دەکات، لیژنێک لە لیژنەی وەزارەتی ناوخۆیە دیارە سەردانی هەرێک لە پارێزگاری سلێمانی دەکات لەگەڵ ئاسایشی سلێمانیدا کۆ دەبێتەوە. دواتر بڕیارە لە کاتژمێر 1 دوانیۆڕۆ لە نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان کۆنگرێکی و ڕۆژنامەوانی ببەستن و تێیدا ئامانجی هاتنەکان بۆ شاری سلێمانی و ئەو کۆبوونەوەانەی کە لەم چەند کاتژمێرەدا ئەنجامی دەدەن بۆ کەناڵەکانی ڕاگەاندنی ئاشکرا بکەن. دیارە سەبارەت بە کەیسێکی دیکە ئەویش ئەو بابەتەیە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە شاری سلێمانی ڕوویدا کە پرسی دەستگیرکردنی وەک بڵاوکرایەوە پرسی دەستگیرکردنی هاوڕەگەزخوازەکان بوو لەلایەن هێزە ئەمنیەکانی شاری سلێمانی. دیارە هێشتا کاردانەوەکان بوون بە دوو بەرەوە، یعنی بە جۆرەکان قونسوڵخانەی ئەمریکا قونسوڵی وڵاتان لە هەرێمی کوردستان ئیدانەی دەستگیرکردنی ئەو کەسانە دەکەن، ئەو هاوڕەگەزخوازانە دەکەن. هاوکات بەشێک لایەنە سیاسیەکانیش ئەتوانم بڵێن دوێنێش بنەوەی ئیسلامی دیارە باسییان لەوە کرد کە ناکرێت ئیدانەی دەستگیرکردنی ئەو هاوڕەگەزخوازانە بکرێت. دیارە کاردانەوەکان هێشتا دژی دەستگیرکردنی ئەو هاوڕەگەزخوازانە بەردەوامی هەیە بە جۆرەکان وەک ئاماژەشم پێدا ئەوەی لەم کەیسەدا قسە دەکات و باسی لەسەر دەکات بوون بە دوو بەرەوەبەرێک پێی باشە ئەو کەسانە دەستگیر بکرێت، بەرێکیش دژی دەستگیرکردنی و با پێشێلکاری مافی مرۆڤیان ناو بردووە. پەرچەم ئەما کار و چالاکیەکانە من دێمە لای ئێوە ئەگەر پرسیارێکتان هەیە. بەڵێ هەوراز دەستخۆش، سپاس بۆ تۆ، بە هیوام ئەمڕۆ کار و چالاکیەکی پڕوزەت هەبێ. دەچینە هەولێر. هەژار بەیانیت باش کار و چالاکیەکان لە هەولێر چییە و دۆخی هەولێر و پابەندبوونی هاوڵاتیان تایبەت بە کۆرۆنا چۆن دەگوزارێت؟ بەیانی ئێوە بینەرانی شارپرێس باش، سەبارەت بە خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا ئەو شوێنانی کە بڕیار بوو شەوانە کاتژمێرەوە تا شوێنی دابخرێت بەشێکی زۆریان تێزە پابەنین و داناخرێت. ئەمڕۆ کاتژمێر دا پزیشکێک لە بەردەم داواکاری گشتی لە کۆنگرێکی ڕۆژنامەیدا ئەوە ڕادەگەێنێت کە سکاڵای یاسایی لەسەر وەزیر و لەسەر چەند لایەنێکی دیکە تۆمار دەکات بەهۆی هێنانی دەرمانی خراپ و کوالیتی خراپ. کاتژمێر 11 بنێرایەتی هەدەپە ڕاگەاندرایەک وڵاو دەکاتەوە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا سەبارەت بەو ئەفشارانەی لەسەریان کە بۆ داخستنی هەدەپە لە تورکیا. کاتژمێر 4 و 15 خولەک جارێکی دیکە خاوەن زەویەکانی هەشت حەسارۆک کردنوویەک ئەنجام دەدەن و ناڕەزایی دەردەبڕنەوەی کە هیچ خزمەت گوزارێکیان بۆ ناسیەوە شوێنەکە و زەویەکانیان لەسەر تاپۆ ناکرێت. بەڵێ
دەستخۆش هەژار سوپاس بۆ تۆ لە هەڵەبجەوە شادی پامنێر شادی بەیانیت باش کار و چالاکیەکانی هەڵەبجە ئەمڕۆ چییە؟ سڵاوتان لەبێت و بەیانیتان باش بڕیارە ئەمڕۆ کاتژمێر 11 کۆنگرەی ڕۆژنامەوانی بەڕێوەری تەندروستی گشتی هەڵەبجە ئەنجام بدرێت لەسەر دوایین ڕەوشی زانیاریەکانی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە وەک هێمە هەروەها لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکان وەک لە ڕێگەی دانانی 140 خاڵ وەک هێمایەک بۆ گیان لە دەستدانی توشبوانی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە لەو کۆنگرە ڕۆژنامەوانیەدا باز لە مەترسیەکانی ڕەوشی کۆرۆنا دەکرێت لە پارێزگای هەڵەبجە وهروها دوێنێ کە 2-4 بوو یەکێک لەو دادوەرانەی کە دادگای سەدام حوسێنی کرد کۆچی دوای کردو لەسەر دۆسەی تاوانی کیمیابارانی هەڵەبجە دادوەر بوو ئەوش محەممەد عورەیبی بوو محەممەد عورەیبی لە دۆستی تاوانی کیمیاباران و ئەنفالدا سەرۆکی دادگای باڵای تاوانەکانی عێراق بوو ڕۆلێکی کاریگەری هەبووە لە بەسە زاگەیاندنی ئەنجامدەرانی کیمیابارانی هەڵەبجە و دۆسی ئەنفال ئەمە لە کاتێکدایە بوو ئەمە بەستەش کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە پرسەنامەیەکی بڵاو کردەوە و لە پرسەنامەکەدا ئاماژە بەوە دەکات کە محەممەد عورەیبی کەسێکی لێ هاتوو بێر بووە و توانیگەتی بە شێوەیەکی دادپەروەرانە و پیشەیانە کارەکەی خۆی ئەنجام بدات لە بەسە زاگەیاندنی تاوانبارانی ڕژێمی بەعس و هەروەها بەڕێبەرایەتی خۆپاراستنی تەندروستی هەڵەبجە ئاگاداری هاوڵاتیانی هەڵەبجە دەکات کە ڕۆژی دووشەممە کە 5 نیسان دەکات بۆ ناونووسنی خۆیان بۆ وەرگرتنی ڤاکسینی دەرزی ڤاکسین لە کاتژمێر 8 سەر لە بەیانی هەتاوکوون 12 نیۆرۆ سەردانی بەڕێبەرایەتی خۆپاراستنی تەندروستی هەڵەبجە بکەن بۆ ناونووسین هەر لە دوای ناونووسینەکەش لە ڕۆژی دوای ناونووسین ئاگادار دەکرێنەوە بۆ ئەوەی دەرزیەکەیان لێ بدرێت و هەروەها بەهۆی کمی بەرامبارین لە ئەم ساڵدا ئاوی ڕووباری سیروان بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردو بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ئەمەش لە کاتێکدایە کە ساڵانی ڕابردوو ڕێژێکی زۆر باران لە سنووری پارێزگای هەڵەبجە باریوە لە ئەم ساڵدا ڕێژەکە ئەوەندە کەم بووەتەوە کە هاوڵاتیان دەتوانن بەپێ بەناو ڕووبارەکەدا بڕۆن و هیچ ئاوێکی لێ نەماوە و هەروەها بەپێکی پێشبینەکانی کەشناسی و فەرمانگەی کەشناسی بۆ مەلەرزانی هەڵەبجە کە بۆ 24 کاتژمێری داهاتوو ڕایگەیاندووە ئەمڕۆ ئاسمان هەور و پەڵە هەور دەبێت و هەروەها پلەی گەرمی بەرزترین پلەی گەرمی لە ئەمڕۆدا 21 پلە و نزمترین پلەی گەرمیش 9 پلە دەبێت و خێرایی بە لە نێوان 15 بۆ 35 کیلومتر بە پێکات و شوێنیش دەگۆڕێت ئەمە تەواوی زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای هەڵەبجە بوو. بەڵێ دەستخۆش هادی سوپاس بۆ تۆ دەچینە لای ڕێبین لە گەرمیان ڕێبین لە لای تۆ کار و چالاکیەکان چۆن و لەگەڵ کەش و هەوای ئێستای گەرمیان چۆنیت؟ لەوە دەست پێ بکەم کە نرخی دۆلار دوێنێ 147,000 دینار بوو ئەمەش کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان هەیە لەبەرەوەی خەڵک لەبەر ئەوەی کە خەڵک داهاتیان لەسەر پارەی عراقیە و پارەی عراقی ئێستا بەهای دابەزیوە ئەمەش کاریگەری لەسەر جۆری کوالیتی کڕینیان هەیە و کاڵا بە گشتی گران بووە. دوێنێ یەکێک کە گەنجێکی کەمەندام لە چالاکە لە سنووری گەرمیان ناوی حسینە لەبارەی ئەم بابەتەوە شتێکی بڵاو کردێتەوە ئەڵێ بە تەواوەتی دۆخی ئێمەی کەمەندامان بەهۆی بەرزبوونەوەی دۆلار و گرانبوونی شتومەک و کاڵا لە بازار کاریگەریکی زۆری لەسەر ژیانی ئەو چینەش داناوە. لەبارەی ڤایرۆسی کۆرۆنا دوێنێ 8 پشکنین بە پێی ڕاگەندراوی وەزارەتی تەندروستی لە گەرمیان ئەنجام دراوە و هیچ کەسێکیان پۆزتیڤ نەبوون. ڕۆژانە بەڕێوەبەرایەتی تەندروستی گەرمیان 150 کەس ژەمە ڤاکسینی کۆرۆنای پێدەدا بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا. هەڵمەتەکان بەردەوامەوە ڕێکارەکانیش توندکراونەتەوە بەڵام ئەوەی کە خەڵک گومانی هەیە ئەڵێن کە خەڵکێکی زیاتر لەم ژمارانە توش بۆ ڕوو لە ناوەندەکانی تەندروستی ناکەن بۆی تۆمار بکرێن و پشکنینیان بۆ بکرێت ئەڕۆنە ئەو شوێنانەی کە نۆڕنگەی پزیشکین لە دەرەوەی ناوەندە تەندروستی حکوومیەکان ئەمە یەکێکە لەو نیگەرانیانە لەبارەی تەندروستیەوە هەیە لە سنووری گەرمیان. بەڵێ دەست خۆش ڕێبین سپاس بۆ تۆ سپاس بۆ هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ
کە پامێرانمان پێیان ڕاگەیاندین دیارە تەوەری سەرەکی ڕۆژاو تایبەتە بە ئالوودەبوون بە مۆبایلەوە یاخود بە ئامێرەکانی تەکنەلۆژیا هەمیشە باز لەوە دەکرێت کە ئەو کەسانی کە یاخود با بڵێن لەلایەن پسپۆڕانەوەیان توێژەرانی کۆمەڵایەتی و هەمیشە جەخت دەکەنەوە کە ئێمە خێزانەکان لەو ڕۆوە هۆشیار بین کە منداڵەکانمان لە تەمەنێکی دیاریکراودا بە شێوازێک لە شێوازەکان ئالوودەی مۆبایل نەبن یاخود ئالوودەی ئینتەرنێت نەبن یان ئایپاد کە ئێستا بۆتە ئەوەی کە لە هەموو ماڵێک دەبینین منداڵێک ئایپادێکی پێ یاخود منداڵێک تابلێتێکی پێ هەمیشە وتومانە ئەگەر بێت و تۆ وەکو تاکێک وەکو ئەوەی کە بە بەردەوامی کار بکەی لەسەر هۆشیارکردنەوەی خەڵک لەم بابەتە زۆر گرنگە ئەو بابەتەی کە ئێمە باسی دەکەین بۆ ئەوەیە کە هەر یەکێک لە لای خۆیەوە لە خێزانەکەی خۆیەوە دەست بکات بەوەی کە چیتر ئێمە بە مۆبایلەکانمانەوە ئالوودە نەبین بۆ نمونە تۆ بەیانی هەڵستی لە خەو سێر ئەکی مۆبایلەکەت بەدەستەوەە دەچیتە سەر کارەکەت بە هەمان شێوە خەریکی مۆبایلەکەتی یاخود تا گەشتوتە ئەو ڕادەیەی کە ئەگەر کۆمنتێکی هاوڕێکەمان ببینین جیاواز بێ لە بیر و بۆچوونی ئێمە دەکەوینە شەڕ و بە بەردەوامی جوابی دەدەینەوە کە دەگەڕێنەوە ماڵەوە جارێکی دیکە سێر ئەکەینەوە کە بیرمان دەچێتەوە لەگەڵ ئەندامانی خێزانەکەمانە دانیشین و گفتوگۆیەک ئەنجام بدەین دەڵێ ئەم لە کەوکەبێکە ئەوش لە کەوکەبێکی دیکە ئەمانە بۆچی بەم شێوازە تەکنەلۆژیا و ئالوودەبوونمان بە تەکنەلۆژیا گەشتۆتە ئەو ڕادەیە کە ئەو ئامێرانە بۆ بابەتێکی جیاوازتر بەکاربێنین وەک لەوەی کە سوودی هەبێ لە ئیتالیا توێژینەوەی کراوە لەسەر ئەوەی کە ئەو گەنجانەی کە ئالوودەی مۆبایلن لەلایەن یەکێک لە ڕێکخراوەکانەوە کە کاریان کردوتە سەرەوەی کە مۆبایلەکانیان لێ دوورخەنرێتەوە لەو گەنجانە چکە گەشتوتە ڕادی ئالوودەبوون بۆیان دەڵێن لە 150 ئەو گەنجانە بێتاقەت بوون واتە ناشتوانن لە ئێستادا مۆبایلەکانیان لێ دوور بکەوێتەوە جگەلەوەی کە ئێمە ئەگاتە حاڵەتێک ئەبێتە هۆی گیر و گرفتی خێزانی هەندێک جار لە ناو دادگاکانە بە تایبەتی دادگاکانی کوردستاندا ئەوەی کە دەبینین ئەوەیە کێشە و گیرۆگرفتەکانی خێزان زۆر جاریا خوجیابوونەوەی هاوسەران بەهۆی ئامێرەکانی تەکنەلۆژیایە بەڵێ لە هەڵەبجە ئاوارە عەبدولقادر میوانی بەرنامەکەمانە کە ئاوارە خۆی لە سنتەری گەشەیە بۆ برەودان بە تواناکانی ژنان ئاوارە خان بەیانیت باش و سڵاوت لێبێت سڵاوتان لێبێ بەیانیتان باش بەڵێ ئاوارەخان سەرتا دەمەوێت بۆ دەست پێ بکەم وەکو سنتەری گەشە کە ئێوە کار دەکەن لەسەر توانەکانی ژنان تەوەری بەرنامەکەی منیش تایبەتە بە ئالوودەبوون بە تەکنەلۆژیا وەکو سنتەری گەشە تا چەندێک کارتان کردو بۆ ئەوەی کە هاوڵاتیان هۆشیارکەنەوە لەم بابەتە بەڵێ سپاس بۆ بەڕێستان ئێمە وەکو سنتەری گەشە بۆ پاراستن و پەرەپێدانی توانەکانی ژنان نماوەی 7 مانگە لە هەڵەبجە شەی دەستمان کردو بە کارەکانمان کە کارەکانمان ئیش لە بواری ژنان ئەکات هۆشیارکردنەوەی ژنانە سەبارەت بە مافەکانیان و برەودانە بە تواناکانیان بەشێک لە ئیشەکانی ئێمە ئەوە بۆ هۆشیارکردنەوەی ژنانەوە هەروەها هۆشیارکردنەوەی دایکان و باوکانە سەبارەت بەکارهێنانی ئامێرە تەکنەلۆجیەکان کە لە ئێستاە بەکارهێنەرانی ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوون ئەکا بەشێکە لە ئیشەکانی ئێمە لە پاڵ هەموو ئیشانەی کە ئێمە ئەیکین بۆ هۆشیارکردنەوەی ژنان بۆ پاراستنیان و بۆ پەرەپێدانی تواناکانیان بەشێکی تر لە ئیشەکانمان ئەوەیە کە ئێمە هۆشیاریان بکەینەوە بەرامبەر بە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ مناڵەکانیان لەگەڵ ئەو کەسانی کە تۆڕە کۆمەڵاتەکان بەکارەهێنن بۆ ئەوەی بتوانن بە شێوەیەکی زۆر تەندروستانە تۆڕە کۆمەڵاتەکان بەکار بهێنن هەتا کەمتر دووچاری کێشەکان ببنەوە. بەڵێ خەت و ئاوارە ئایا ژنان لە هەڵەبجە چۆن پێشوازی لە پرۆژەکانی ئێوە دەکات ئێوە تەنها لە ڕێگەی سیمینار و وەرکشۆپەوە ژنان هۆشیارەکەن یاخود خێزان هۆشارەکەنەوە لە ئالوودەبوون بە تەکنەلۆژیا یاخود ڕێگای دیکەتان هەیە؟ بەڵێ بۆ پەڕی خۆشحاڵیەوە ئامادەیی ژنان بۆ پرسەکە زۆر گەرمە و ئێمە بە شێوازی سەردانکردن من خۆم بەرپرسی تیمی گەڕۆکم سەردانی سەرجەم لە دێ و گوندەکان و ناحەکانی دەوروبەری شاری هەڵەبجەی شەهید ئەەکەین لەوێ کۆبوونەوە ئەەکەین لەگەڵ ژنەکان بە شێوەی سیمینار بێ یا بە شێوەی ئەوەرنس بێ و شیارکردنەوە بێ یا بە شێوەی وەرکشۆپ بێ ئێمە ژنان ئاگادارەکەینەوە لە ئەو
پرسە گرنگانی ناو کۆمەلگا هەروەها بەشێک لە چالەکیەکانی ئێمە لە ناو سنتەر کردنەوەی خول و ڕاهێنانە بۆ نمونە خولی خایەتی بێشینی دروستکردن بێچنین بێ لە تەنیش کە خولەکانمان کە برەودانە بەتوانەکانیان هەوڵدانە بۆ ئەوی کەشدان بخەینە سەر کارەکانیان لە تەنیش کارەکانمان ڕاهێنانەکانمان ئێمە ئەوەیان بۆ دووپات دەکەینەوە کە بەشێک لە ئیشەکانی ئێمە هۆشیارکردنەوەی ژنانە سەبارەت بە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان تا کەمترین کێشە لە ناو خێزانەکەی خۆی دواتر لە ناو کۆمەلگاکەی خۆی دروست ببێت. بەڵێ بەپێ ئەوەی کە ئێوە خاوەنی سنتەرێکن و ئەو سنتەرش کار دەکات بۆ برەودان بە توانەکانی ژنان وەکو داتایەک لە بەردەستانە هەیە کێن ئەوەی کە یاخود ئەو کەسانیان و خێزانانی کە ئالوودە دەبن بە تەکنەلۆژیا ئایا جیلی تازەیە یاخود جیلی پێشووترە گەشتونەتە ئەوەی کە داتایەکی دروستان لەسەر ئەو بابەتە دەست بکەوێت؟ بەڵێ خۆی ئیشی جدی ئێمە سەرنجی سەرەکی ئێمە لەسەر ئەو ژنانەیە کە توندوتیژی دەرونیان کۆمەڵایەتیان بەرامبەر ئەکرێ چکە ئێمە لە سنتەرەکە ئێمە خزمەتگوزاری دەرونی و کۆمەڵایەتی و یاسایی بەبێ بەرامبەر پێشکەش بە ژنان ئەکرێ بەڵام وەک بەڕێستان باستان لە چەمکە کۆمەڵایەتەکان کرد وەک گرفتە کۆمەڵایەتەکان کە بەهۆی ئامێرە تەکنەلۆژیەکانەوە دروست ئەبێ داتایەکی وامان لە بەردەستانیە چکە بەداخەوە ئێمە کەیسەکانمان زۆر پارێزراوە ناتوانین داتایەک بە هیچ دەستگایەک یان بە هیچ ڕێکخراوێکی کە بدەین بەڵام بە دڵنیاییەوە ئەوانەی کە دووچاری گرفتە کۆمەڵایەتەکان ئەبن بەهۆی ئامێرە تەکنەلۆژیەکانەوە ئەو کەسانن کە لە تەمەن لەسەر و 18 ساڵەوەن بەداخەوە ڕوو لە زیادبوونیش ئەکا ڕۆژ لە ڕۆژ کە بەکارهێنەرانی زیاد ئەکا و هەروەها هۆشیارێکی وایان نییە کە چۆن بەکار بهێنرێ سنووردار نییە بەڕاستی هەمووی بەبێ سنوور بەبێ فلتەر بەکار ئەهێنرێ وە لە ڕووی تەمەنەکانەوە ئێستا لە ئێستا مناڵێک یان کوڕێک یان کچێکی تەمەن 9 ساڵ سێرکە چەندین ئەکاونتی تایبەت بە خۆی هەیە ئەتوانین بڵین هەموو دنیا لە بەردەستی خۆیایەتی خۆی بڕیاردەرە خۆی وتەدەرە لاکی لێ کات ئەتوانێت ببێ بە کەسێکی سیاسی لێ کاتێک ئەتوانێت ببێ بە زانایەکی ئاینی یان ئەتوانێت ببێ بە توێژەرێکی کۆمەڵایەتیان توێژەرێکی بابەتەیە بە دڵنیاییەوە پەروەردەی خێزانەکان ئێمە شاگەڕێنەوە بۆ پەروەردە ئەگەر بێت و هەموو خێزانێک زۆر گرنگی بە پەروەردە بدەن بەو شێوازەی لێ نایە کە ئێستا فەوزایەکی زۆر زۆر لە دەرەوە دروست بووە کە کەس بە کەس نییە هەموو لەسەر کۆمنتێک دوو خێزان بە شەڕدێن یا لەسەر ستۆریەک ئەشێ کەسێک بکوژرێ یا لەسەر پۆستێک ئەشێ چەندین خێزان تووشی کێشە ببن دووچاری توندوتیژی ئەبن بەڕاستی یان هەراسان ئەکرێ بەهۆی کۆمنتێکەوە هەڕەشە ئەکرێ ئەمە ئەگەڕێنەوە بۆ پەروەردە ئەگەر بێت و ئێمە پەروەردەیەکی دروست بە نەوەکانمان بدەین بە گەنجەکانمان بدەین شوێنێک هەبێت بۆ ئەوەی هۆشیاریان بکاتەوە لەوەی کە تۆ چۆن تۆڕە کۆمەڵایەتەکان ئەتوانی بەکار بهێنی بە دڵنیاییەوە ئەم ناخۆشیە دروست نابێت کە لە نێوان گەنجەکانی ئێمە هەیەیان لە نێوان خێزانەکانی ئێمەیا دروست بۆ جاری وا هەیە ژنێکی تەمەن 35 ساڵ لەلایەن کوڕێکی 15 ساڵەوە گیرۆ دەبووە بەهۆی هەڕەشەکردن لە ڕێگەی فەیسبووکەوە بەیان هەر ئەکاونتێکی تری شخصی بێ کە بەکار ئەهێنرێت. بەڵێ هەندێک جار ئالوودەبوون بە تەکنەلۆژیا گیرروگرفتی خێزانیش دروست دەکات بە تایبەتی لە دادگاکانە کە دەبێتە هۆی جیابوونەوەی هاوسەران لە یەکتر چۆن لەم ڕۆ چۆن کارتان کردووە ئایا هیچ کەیسێکی لەو جۆرە لاتان هەبووە کە ئێوە ڕۆڵتان بینی بە لە چارەسەرکردنی ئەو کەیسەدا؟ بەڵێ ئێمە کەیسمان هەبووە کە خێزانەکە ڕۆ جیابوونەوە چووە بەڕاستی ڕۆ هەڵوەشانەوە چووە کە چەندین مناڵیش لە نێوەندەکەیە هەبووە بەڵام دوای ئەوەی کە هۆشیاری وەرگرتو لەلایەن ئێمە چارەسەرکاری دەرونیمان هەیە دانیشتنمان هەیە بە سیستمی فۆلۆ ئەپ مانگانە و هەفتانە جەلساتیان بۆ ئەکرێ و هەروەها ئێمە دکتۆری دەرونیمان هەیە کە ئیحالی لای دکتۆرەکانیانەکەین بە دڵنیایە ئەوانش هەمووی ڕێنمایی و ڕاوێژکردنە بۆیە ئێمە ڕێنماییان ئەدەینێ کە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان بە شێوەیەکی زۆر هیچ زیان سوودێکی بۆ هیچ کەسێک نابێ ڕاستە ئەگەر تۆ بێت و بتوانی بە شێوەیەکی
سنووردار بەکار بهێنرێ بە دڵنیایە بۆ هەموو چین و توێژێک سوودی هەیە بەڵام ئەگەر بێت و بەبێ سنوور و بەبێ هیچ فلتەرێک بەکار بهێنرێت ئەوە هیچ سوودێکی نییە بگرە زۆر زیانیشی بەرەکەوێت کەیسمان هەبووە بەهۆی هەڕەشەیەک یان بەهۆی مەسجێک لە ماسنجەرەوە سێرەی خێزانەکە ڕوبەڕووی گرفت بوونەتەوە دوجار ئەو ژن و پیاوە بڕیاری لێک جابوونەوە ئەدەن بەڵام ئێمە پاش هێنانی خێزانەکە و گفتوگۆکردن لەگەڵیان نەگەشتۆتە دادگا کێشەکە چارەسەر بووە بەڵام ئەمە خێزانێکە کە خۆی داوای چارەسەر ئەکا ئەی ئێمە چی لەو خێزانانە بکەین کە لە سوچێکی ماڵەکەی خۆیەتی و هیچ ئاگاداری ئەوە نییە کە سنتەرێک یان ڕێکخراوێک یا شوێنێک هەیە بۆ ئەوەی بچی هانای بۆ بەرێ هاوکاری بکە بە سەدان خێزانی وامان هەیە کە بەهۆی مەسنجەرەوە یا بەهۆی فەیسبوک و چوزانم ئەو ئەکاونتانەی کە هەیە دووچاری کێشە بوونەتەوە ئەی چی لەوانە بکەین بە دڵنیاییەوە ڕێژێکی زۆر گرفت هەیە لە ناو خێزانەکانە بەهۆی بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان کە ئەمەش ئەگەر بێت و فلتەری بۆ دانەنرێ ئەگەر بێت و هەمومان فۆکەس نەخەینە سەری گرفتی زۆر زیاتر لەوەی کە ئێستا هەیە ڕوو ئەدا شکە بەداخەوە هیچ فلتەرێک نییە هیچ یاسایەکی بۆ دانانرێ شەوانە تا سعات دووسێ هەموو کەسێک مۆبایلێکی خۆی پێ و ئەتوانێت چەندین کاریگەری لەسەر خەڵک بەجێ بهێڵێ و ڕعەکانی خۆی پۆستکا کە ئەبێتە گیر و گرفت بۆ خێزانەکانی تر بۆیە بە دڵنیاییەوە ئێمە کەیسمان هەبووە نەمان هێشتۆ بگاتە دادگا کێشەکە چارەسەر بۆ بەڵام بە دڵنیاییەوە چەندین کەیسیش هەیە لە دادگا کە ئێستاش چارەسەر نەکراوە هەر باڵتە سەراوی ماوەتەوە. بەڵێ خات و ئاوارە ئەگەر تۆ ڕێنماییەک یاخود هەر پامێک بتەوێت لەسەر ئەم تەوەرە لێرەوە لە شارپرسەوە بگەێنیت ئێمە سوپاسە دەکەین کە لەگەڵمان بوویت. بەڵێ بە دڵنیایەوە من هەمیشە کە سەردانی شوێنەکانیش ئەەکەم زۆر گرنگی بە پەروەردە ئەدەم ئەگەر ئێمە تاکێکی تەندروستمان هەبێ بە دڵنیاییەوە خێزانێکی تەندروستمان ئەبێ دوجار کۆمەلگایەکی تەندروستیشمان ئەبێ بەڵام ئەگەر بێت و ئێمە زۆر گرنگی بە پەروەردەکردنی مناڵەکانمان نەدەین بە دڵنیایەوە هەر ئەو مناڵەیە سبینێ ئەبێتە باوک ئەبێتە بەڕێوەبەری شوێنێک ئەبێتە کەسێک کار بەدەست بێ کە لە ناو ئەبێتە کەسێکی بڕیاردەر لە ناو کۆمەلگایە بۆیە ئێمە ئەبێ زۆر گرنگی بدەین بەوەی کە پەروەردەی مناڵەکانمان چۆن پەروەردەیان بکەین بەڵام بەداخەوە کە لە ئێستاە زۆر یعنی دایک و باوکمان هەیە ئەڵێ من ناتوانم بە مناڵەکەم بڵێم تۆ بەو شێوازە مۆبایل بەکارمەێنە یان بەو شێوازە ئەنتەرنێت بەکارمێنە ناتوانم پێی بڵێم تا 12 شەو تۆ نابێ بەکارهێنەری یەکێک لە ئەکاونتەکان بی بەداخەوە دایک و باوک ئەبێ ڕۆڵی خۆیان لە ناو خێزانەکەی خۆیانە بنوێنن ئێستا دایک و باوک زیاتر ڕۆڵ ئەنوێنێ لە ناو خێزانەکەی خۆیان کاریگەری نییە لەسەر مناڵەکانی بۆیە ئەگەر ئێمە هەمومان بگەڕێنەوە بۆ پەروەردە بە دڵنیاییەوە هەم ئەتوانین تاکێکی تەندروست پەروەردە بکەین هەم ئەتوانین خێزانێکی تەندروست دوجار کۆمەلگایەکی تەندروست و ئەتوانین بڕێک لە کێشەکان هەندێک لە کێشەکان کەم بکەین. خات و ئاوارە عەبدولقادر بەرپرسی تیمی گەڕۆکی سنتەری گەشە بۆ برەودان بە توانەکانی ژنان سوپاس دەکەین کە لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ ئێوەش. بەڵێ خۆشەویستان هێمن ئەمین شوانی توێژەری کۆمەڵایەتی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمانە کاکێ من سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. بەڵێ دیارە وەک ئەوەی کە ئاوارەخان باسی ئەوەی کرد ئەوان وەکو سنتەری گەشە کار دەکەن گرنگە کە ڕێکخراوەکان پێکەوە کار لەسەر ئەو بابەتە بکەن کە لەسەر هۆشاکردنەوەی تاک بە تایبەتی ڕاستە هەندێک جار گیر و گرفتەکە ئەوە دروست دەبێت ئەو کەسانی کە لە قەزا و ناحیەکانن یاخود ئەو هەوڵاتیانی ئەوێ کەم دەتوانن ئاستی هۆشیاریان بەرە و زیاتر بچێت واتە کەمتر دەگەنە ئەوەی کە وەکو لایەنێکی دیکە هۆشیار بکرێنەوە یاخود سیمینار و وەرکشۆپیان بۆ بکرێت بۆیە داوا لە ڕێکخراوەکانی ژنان دەکەم کە زۆر بەجددی کار لەسەر و بابەتە بکەن بە تایبەتی تەنها لە ناو سنتەری شار نەبێ بەڵکو لە قەزا و ناحیەکان بێت بۆ ئەوەی ئالوودەبوون بە تەکنەلۆژیا ڕوو لە کەمبوونەوە بکەن. بەڵێ دیارە من لە ئێستادا میوانەکەم ئامادەیە هێمن ئەمین شوانی توێژەری کۆمەڵایەتی لە شاری هەولێرەوە کاکێ من بەیانیت باش و سڵاوت لێبێ. بەیانی بەڕێستان باش و بەیانی بینەرانیش باش. زۆر سوپاس. سەرەتا دەمەوێت پێناسەیەکی ئالوودەبوون بە تەکنەلۆژیا یاخود خودی وشەی ئالوودەبوون چییە و لە چێوە سەرچاوە دەگرێت؟
ئالوودەبوون بێگومان بۆ کۆمەڵی بوار ڕۆئەدا بۆ نمونە مادە هۆشبەرەکانە هەر شتێک کە ئینسان خۆی پێ ئۆگر زیاد لە پێویست بۆ نمونە هەموو شتێک شتی نۆرماڵی هەیە شتی زیاد لە بەکارهێنان هەیە ئەو کاتە پێ ئەوترێ ئالوودەبوون واتە خۆگرتن بە هەر شتێکەوە لە تەرخانکردنی کۆی ژیان بۆ هەر بابەتێک پێ ئەوترێ ئالوودەبوون. بەڵێ لە ئێستادا وەکو لایەنە دەرونەکەی بەڕێزی شەوەک توێژەرێکی کۆمەڵایەتی ئایا هۆکار چییە کە جیلی ئێستا زۆر خوانیاوەتە مۆبایل یاخود ئایپاد یاخود تابلێت یا هەموو سەرجەم ئامێرە تەکنەلۆژیەکان هۆکارەکەی چییە بەڕێزت بۆچی دەگەڕێنیتەوە؟ ئایا پێت وایە ئێمە لە کوردستاندا پەروەردەیەکی دروستمان نییە؟ خۆی ئەگەر ئێمە باسی لە ئالوودەبوون بە تەکنەلۆجیا بکەین و لە هەمان کاتدا بە یاری ئەلکترۆنیەکانیش بکەین ئەمە مێژوویەکی دوور و درێژی هەیە لە جیهانە. ئالوودەبوون لە کوردستانە لە هەرێمی کوردستانە لەم ناوچەیە بۆ لایەنە سلبیەکەی زیاتر لە لایەنە ئیجابیەکەی بێگومان کۆمەڵی فاکتەر هەیە لە پشت ئەوەی کە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی تەکنۆلۆجیا کاریگەریەکی لەسەر تاکانی کۆمەڵگە دروست کردو. یەکێ لەوانە پەیوەندی بەو باگراندە مێژوویە هەیە کە بۆ نمونە ئێمەی تاکانی لە کۆمەڵگەی کوردەواری یاخود لەم ناوچەیە لەسەری ڕاهاتوین. ئەگەر ئێمە ئاوڕێک لە مێژووی تەکنۆلۆجیا بدەینەوە یاخود یاری ئەلکترۆنیەکان بدەینەوە دەبینین لە دنیاە باگراوندێکی زۆر قوڵی هەیە، ینی بۆ نمونە بەلای کەمی لە 60ەکانەوە دەست پێ ئەکا یاری ئەلکترۆنیەکان و بەکارهێنانی تەکنۆلۆجیا. بەڵام لە کوردستانە ئەبینین ئەم یاری ئەلکترۆنیانە و بە تایبەتریش ئامێری تەکنۆلۆجیا لە پڕێکە هاتە کۆمەڵگەی کوردیەوە. ئەم لە پڕ هاتنە ناو کۆمەڵگەی کوردیەوە بۆیە کە ئەبینین گەنجی ئێمە بە شێوازێکی زۆر سەرەکی ئالوودە بوونە، نەک گەنج بەڵکو تەنانەت کەسانی بە ساڵات و بە تەمەنیشمان هەیە ئەمانیش هەر ئالوودەی ئەم تەکنۆلۆجیا و یاری ئەلکترۆنیەکان بوونە. لەبەرەوەی ئێمە بۆ نمونە پێشنەیەکی مێژوویمان نییە، یعنی شتەکە بە نۆرماڵی وەرمان نەگرتووە، گەشەمان نەکردووە کە هەنگاو بە هەنگاو گەشەمان نەکرد لەگەڵ هەر شتێکە تووشی ئەم جۆرە بەرنامانە دێین، ینی بۆ نمونە بەرنامەی لەسەرەکەین ژیانی بۆ تەرخانەکە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کار لەسەرەکەن، ناوەندەکانی خوێندن کار لەسەرەکەن، چونکە بۆ ئێمە ئێستا لە قۆناغێکە ئەژین کە پێی ئەوترێ بۆشایی کلتوری. بێشایی کلتوری چییە؟ هەر کۆمەڵگەیەک کە لایەنی مادی و لایەنی معنەوی پێکەوە گەشەیان نەکرد ئەوە بۆشایی کلتوری دروستە بێ. ئێستا لە کوردستانە بۆ نمونە ئێمە بینای جوانمان هەیە، شەقامی جوانمان هەیە، سیاری جوانمان هەیە، تەکنۆلۆژیای جوانمان هەیە، بەڵام ئایا لایەنە مەعریفەکە وەکو گەشەی کردووە؟ بێگومان نەخێت. کە گەشەی نەکردووە ئێمە تووشی بۆشایەکی کلتوری هاتوین. ئەم بۆشایە کلتوریە کۆمەڵی کێشەی بۆمان دروست کردووە. یەکێ لەوانە بۆ نمونە ئالوودەبوونی گەنجە بە تەکنۆلۆجیا و یاری ئەلکترۆنیەکان ژیانی زۆریان بۆ ئەم بابەتە تەرخان کردووە. ئەم بۆشایە کلتوریە لەپاڵ ئەوەی کە بۆ نمونە جۆری یاریەکانیش کاریگەری هەیە لەسەر ئالوودەبوونی گەنجان بەم یاریانە. کەواتە مامۆستا گەنجێک چۆن بتوانێت بە هاوسەنگی سوود وەربگرێت لە ئامێرە تەکنەلۆژیەکان؟ بێگومان ئەمە پەیوەندی بە پەروەردەوە هەیە. ئێمە کۆمەڵە کەناڵان هەیە بۆ پەروەردەکردنی تاکانی کۆمەڵگا. یەکێ لەوانە خێزانە، ئەوانی دیکە بۆ نمونە هاوڕێ و ئەو کەسانەیە کە مامەڵەی لەگەڵاکە، یەکێکە بۆ نمونە ناوەندەکانی خوێندنە، شوێنەکانی پرزگای، ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە، ڕاگەیاندنە، هەموو ئەمانە ڕۆڵیان هەیە لە پەروەردەکردنی تاک بۆ مامەڵەکردن لەگەڵ هەر بابەتێک کە لە کۆمەلگایە مرۆڤ ڕوبەڕووی ئەبێتەوە. ئێمە هەموو کەناڵەکانی پێگەیاندنی کۆمەڵایەتیمان لە کۆمەلگایە هیچیان تاواکەری ئەوەی دیکە نییە. یان خێزان لە ئاوازێکە خوێنێ، ڕاگەیاندن لە ئاوازێکا خوێنێ، ئەچێتە قوتابخانە ئاوازێکێ و مزگەوت و ناوەندەکانی پەرستگاش ینی ئاوازێکێ، ئەمانە تاواکەری یەکتر نین. ئەمەش ئەگەڕێتەوە بۆچی؟ ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بۆ نمونە حکوومەت ینی فەلسەفەیەکی نییە بۆ پەروەردەکردنی گەنج یان بۆ پەروەردەکردنی تاکانی کۆمەلگا. ئایا دەوێت تاکێک پەروەردە بکا بۆ داهاتوو؟ تاکێک کە بۆ نمونە لەسەر بنەمایەکی ئاینی بێ، یان تاکێک لەسەر بنەمایەکی ئازادی و ڕخنە و کردن بێ، یاخود تاکێک بێ کە بۆ نمونە تاکێکی بەرهەمدار و خاوەن فکر و هزر بێ. کاتێک کە بۆ نمونە تۆ بەرنامەت بۆ ئەم لایەنانەی ژیاندانا، ئەو کاتە هەموو کەناڵەکانی پێگەیاندنی کۆمەڵایەتیش تاواکەری یەکتر بوون، گەنجێکی بەرهەمدار بەرهەم دێ. لە هەمان کاتدا گەنج دەبێ بۆ خۆی بەرنامەی هەبێ بۆ ژیان،
یعنی نابێ قوربانی کۆی بابەتەکانی ژیان بکاتە قوربانی لایەنێک چۆن یعنی تەنانەت ئێمە هاوسەری واشمان هەیە لە ماڵەوە ژیانی تەرخان کردو و پیاکردنی پارە ئاگای لە بۆ نمونە لە پەروەردەکردنی مناڵەکانی نەماوە یان تەرخانی کردو بۆ مزگەوت ئاگای لە پیاکردنی ژیانی ڕۆژانی نەماوە یان تەرخانی کردووە بۆ نمونە بۆ گەشت و سەیران نازانێت چۆن بۆ نمونە خێزانەکانی لە دەوری یەکۆ کاتەوە پەروەردەیان بکات و هاوکاریان بکات لە داڕشتنی بەرنامەی ژیان گەنج لەبەر ئەوەی بۆ نمونە ناوەندەکانی خوێندن ڕاهێنان بە گەنج ناکەن بۆ نمونە چۆن بەرنامەی ژیانیان دابنن بێگومان تووشی کێشە لێرە ڕاست ئەگرم دواتر ئەتوانی بەردەوامبی لە گفتوگۆکانت باس لەوە کرد کە پەروەردە یاخود لە خێزان و کە دەچێتە قوتابخانە بەڵام ئێمە بیرمان نەچێ وەک دەبینین کە زۆر جار ئەو منداڵانی کە هێشتا نەچوونەتە ناوەندەکانی خوێندن ئەوانیش ببوورە گەشتونەتە حاڵەتێک کە ئالوودە بوون بە ئامێرەکانی تەکنەلۆژیا ئەمانە چۆن چارەسەر دەکرێت ڕاستە من باسی ئەوم کردوتم خێزانەکانیش بۆ خۆیان بەرنامەیان نییە یعنی سەرۆکی خێزانە دایک و باوکە تۆ دەبێت هەموو بوارەکانی ژیان کۆمەڵگە لە کۆمەڵێک سیستەم پێکاتەوە سیستەمی ئابووریە سیستەمی کۆمەڵایەتیە سیستەمی ئاینیە سیستەمی پەروەردەیە سیستەمی بۆ نمونە سیاسیە سیستەمی تەنانەت تەکنۆلۆژیا و سیستەمی پەروەردەکردنیشە هەموو ئەمانە دەبێت تاک بۆ نمونە دایک و باوک مناڵەکانیان لەسەر ئەم بوارانە ڕاهێنان پێ بکەن یعنی بۆ نمونە با سوود لە تەکنۆلۆژیا وەرگێ پێی بدە با یاری پێ بکە بەڵام نەک بۆ نمونە لە بەیانی تا ئێوارە سەعات و نییە پێی بدە بەڵام بەیانیان نیو سەعات نێوەڕان نیو سەعات شەوانیش نیو سەعات نەک بەیەکەوە بۆ نمونە 10 سەعات لەسەر یاری بکە تۆ دەبێت هەموو بوارەکانی ژیان بەیاخی پێ بدەیت بۆی ئەو تاکە کە دێت 4 ڕۆژکە لە خێزانەوە ئەچێتە قوتابخانەیان دێتە ناو کۆمەڵگا تووشی شۆک نیە بەڵام خێزان بۆ خۆی دایک و باوک بۆ خۆی پلانی نییە بێگومان پلانیان نییە خێز دایک و باوک پلانیان نییە بۆ پەروەردەکردنی مناڵەکانیان زۆر جار ئەم ئالوودەبوونە دەگاتە قۆناغێک کە دەبێتەوەی هەڵوەشانەوەی خێزان بە تایبەتی زۆر بازەوە دەکەن کە ڕێژەی جیابوونەوە لە دادگاکانە زۆر زیاترە لەوەی کە هاوسەرگیری ئەکەن و هەندێک لەوانە هۆکارەکەی دەگەڕێنەوە بۆ ئالوودەبوون بە تەکنەلۆژیا یاخود کێشە و گیر و گرفتەکانی تەکنەلۆژیا بەڕێزت بۆ هەیە بێگومان وایە یعنی من ئاماری 10 ساڵی جیابوونەوەم لایە لە کوردستانە تەمەشای ساڵەکانی بیدایەتەکەی ساڵەتەکانی سەرەتایی لە 2010 من تا 2020 لایە ینی هۆکارێک نییە کە باسی بەکارهێنانی تەکنۆلۆژیا بکە لە زیادبوونی ڕێژەی جیابوونەوە لە کوردستان بەڵام ئەبینین لەم ساڵانەی ئەخیرا هۆکاری چکە هاتوۆتە ناو هۆکارەکانی جیابوونەوە لە پاڵە هۆکارانی کە هەبوو پێشتر کە پێی ئەوترێ خراپ بەکارهێنانی تەکنۆلۆژیا بێگومان کاریگەری هەبوو لەسەر هەڵۆشانەوەی خێزان هەڵۆشانەوەی خێزانیش تەنها جیابوونەوەی ژنومێردێک نییە لە یەکتری بەڵکو تۆ بۆ نمونە لەبەر ئەوەی لە کوردستانە جیاوازدا وڵاتانی ئەوروپیان ناوەندێک نییە بۆ لە خۆگرتنی مناڵان یان پاراستنی مافی مناڵان ئەبینی مناڵەکە ئەبێتە قوربانی لەو بینەیە ئەگەر لای دایکی بمینێتەوە ئەوە باوکی ئەکاتە دوژمنی مناڵەکانی ئەگەر لای باوکشی بێنێتەوە دایکی ئەکاتە دوژمنی مناڵەکان ینی وای پیشانی نادا کە بۆ من تۆ ئەم مناڵە مافی پەرێزراوە تۆ دەبێت ئەوەی دابنێ هەرچێ بێ ئەو باوکێتی و هەرچێکیش بێ ئەمە دایکێتی بۆ یەکە مناڵە بێتە قوربانی لەو نێوانەیە کە بێتە قوربانی دواتر گەورە ئەبێ ڕق لە بەرامبەر کۆمەلگایە دروستەکە کە ڕق دروستەکە دواتر ئەبینین جۆرەها تاوان لە کۆمەلگایە دروستە بێ بۆ یەکە بێگومان تەکنۆلۆژیا کاریگەری زۆری هەیە لەسەر هەڵۆشانەوەی خێزان لە کۆمەلگای کوردیە بەڵێ مامۆستا من هیچم نەماوە بۆ بەڕێزت ئەگەر بەڕێزە لێرەوە پەیامێکت هەبێ بۆ خێزانەکان یاخود بەتایبەت بۆ دایکان و باوکان من ئەوەندا ئەڵێم ئاسایش کۆمەڵگەی کوردی لە بەردەم هەڕۆشەیەکی زۆر گەورەدایە داهاتوو پێمان ئەڵێ ئەم هەڕۆشانە چەند گەورن ئێمە لە ڕێگەی ئەو یاری ئەلکترۆنیە لەبەر ئەوەی بۆ نمونە لە کوردستانە ئێستا ژینگەی تاوان ڕەخساوە بەڕاستی کۆمەڵگەک بۆتە کۆمەلگایەکی سەربازی چەک بەدەستی هەموو کەسێکە ئەم یاریە ئەلکترۆنیانەش ئەگەر بێت و دایک و باوک بە تایبەتی ئاگاداری مناڵەکانیان نەبن کاریگەری زۆر لەسەر کۆمەلگا ئەبێت لەسەر خۆیان ئەبێت لەسەر خێزانەکانیان ئەبێت لەسەر دەوروبەریان ئەبێت بۆی هیوادارم دایک و باوکان بە هۆشیاری و مامەڵە لەگەڵ مناڵەکانیان بکەن بە تایبەتی لەوەی بزانن چۆن مۆبایل بەکارهێنن چۆن تەکنۆلۆژیا بەکارهێنن چی یاریەکەکەن چکە هەندێک یاری هەیە بەڕاستی سوودبەخشە بۆ گەشەکردنی لایەنی هیزری مناڵ بەڵام هەندێک یاری هەیە
کارەساتی زۆر بە دوای خۆدا دەهێنێ وەکو ئەیبینین کە ڕۆژانە لە کۆمەلگای کوردیا کوشتن ئەبینین بە چەقۆ ئەبینین بە کلانشکۆف خەڵک ئەبینین ئەکوژێ بە جۆرەها خەڵک ئامراز ئەبینین خەڵک ئەکوژرێ و خەڵک خۆی ئەکوژێ ئەمە بەشێکی زۆری پەیوەندی بە بەکارهێنانی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی تەکنۆلۆژیا هەیە. بەڵێ سوپاس بۆ بەڕێز هێمن شوانی توێژەری کۆمەڵایەتی لە شاری هەولێر ڕاستە و خۆ لە سەر ئالوودەبوون بە تەکنۆلۆژیا لەگەڵمان میوان بوو. بەڵێ خۆشم پێشکەش کردن بە هیوام هەموو لایەک تەندروست باش بوو ڕەچاوی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بکەن بۆ خۆپارێزی لە کۆرۆنا. شاد بن.